take if he answers us in one of the absolutely notes. You see, the problem is that the patient. کورسەکەی ئەم بەیانەیە کورسی مامۆگرافی لەگەڵ پاتۆلۆجی کە واتە بەشی تیشکی مەمک لەگەڵ بەشی شانەزانێکە لەلایەن دکتۆر لازلۆ تەبار پرۆفیسۆر لازلۆ تەبار لەگەڵ پرۆفیسۆر لی تەکەر لە ئەمریکاوە زیاتری جەخت لەسەر ئەوە ئەکرێت کە ئەو دوو زانستە تێکەڵ بن بەیەکەوە و لە کۆتاییدا ئەنجامی باشتریان هەبێت زۆر گرنگی هەیە بۆ ئەوەی زیاتر چاوڕوونیەک بخاتە بەر چاوی ئەو پزیشکانەی کە لەم بوارە ئیشەکەن کورسی مامۆگرافیەکە و هیستۆپاتۆلۆجیەکە با بڵێن هەموو برستی تایەتی ئەوانەی کە لە مەمک ئیشەکەن و کورسەکانی تر کە پەیوەندی بە وەرگرتنی نمونەیە بۆ جەماعەتی دکتۆرەکانی ئەشعەیە کورسی لایف سەرجریەکە بۆ جەماعەتی جەراحەکانن و کورسی پاتۆلۆجیشمان هەیە بۆ پاتۆلۆجیستەکان پزیشکێک بێوێ خۆی پێشخە و هەر لەگەڵ زانستا بێ هەمیشە ئەبێ ئامادەی ئەم کورسانە بێ ئیتر ئەمە نییە بڵێ وەڵام من تەواو هەموو علمم پێیەوە پێویست ناکە یان بڵێ من تەقاعود بووم یا بڵێ من خۆم دەرس ئەڵێمەوە پێویست بەمانە ناکە تا زیاتر ئامادەی ئەم کورسانە بین زیاتر فێرە بین ئێمە لەوان فێرە بین ئەوانش لە ئێمە فێرە بن هەر زۆر سوودی هەیە باسی مامۆگرافیە کرد دوو پزیشکی پسپۆری دەرەوە بوون ئامادە بوون باسی مامۆگرافیەکەن کە لە مختبەرە چۆن دەرەچێ و لە ئەشعەکە چۆن دەرەچێ و 3 سەعاتی ڕێک دەرسیان پێوتوین زۆر شتێکی خۆش بووە دەستخۆشیان لێکم ئینشەڵڵا هەموو ساڵێک ئەمەمان بۆ ئەکەن ئەگەر بتوانن و زۆرمان پێخۆشە ئەم یعنی ئیتیساڵی کە بینی هەمومان هەبێ کە ئەم دکتۆری پزیشکی ڕادیۆلۆجیەکان هەموو کۆ ئەبینەوە بەیەکەوە لەگەڵ جەراحەکانە و لەگەڵ پزیشکی هیستۆپاتۆلۆجی کە مختبەرە هەموو ئیتیساڵمان هەیە بەیەکەوە و معلومات زانستەکان هەمووی بەیەکەوە ئێڵێنەوە و وەکو ئەم مناقەشەیە زۆر گرنگە بۆ زانست زۆر مهمە سمارت وەرچەرخانە